بەڵێ بەرز و پیرۆز بێ یادی لەدایک بوونی دڵداری شاعیر لە 22/1970 لەدایک بە ئەو شاعرە جوانەی کە لە تەمەنی 30 ساڵی کۆچی دوایی کردووە، بەڵام توانیوێتی ڕوبەڕووی ژیانێکی زۆر قورس بێتەوە تێیدا سەرکەوتوو بێت وتوانیوێتی لەو تەمەنە گەنجەی خۆی پێ فێرە چەند زمانێک بکات لەوانە ئینگلیزی و فەڕەنسی و کوردی و فارسی و تەنانەت تورکیش و جگە لەوەی کە ئەو شاعیرێکی نەتەوەیە لە هەمان کاتیشدا دەتوانین بڵێن شۆڕژێڕشی ئەو نەتەوەیەوە توانیوێتی حزب دروست بکات و خەبات بکات بۆ میلەتی کورد و شعرەکانی زۆر بە پێز و جوانن جگە لەوەش ئەو نووسەرێکی زۆر باش بووەوە دەیان دەستنووسی تاکوی ئێستاژماوە چاپ نەکراوە بەڵام ئەوەی کە پێی دەناسرێتەوە سرودی ئەی ڕەقیبە کە بوویتە بە ڕەمزی نەتەوەی لە هەر چوار پارچەی کوردستان بۆیە من پێم وایە کە ئەو یادە لە سەعاتێکی گەورەتر بکرێتەوە لەو ڕۆژدا دەتوانانی سەعاتێکی بۆ دیاری بکرێ و خەڵکانێکی زۆر بێنە ئێرە کۆمەڵی وتار بدەن و قسە لەسەر کەسایەتی و خودی دڵداری شاعیر بکەن و پێشنیاز دەکەم شوێنەکان ڕێکخستووە تا حەدێکی باشە بەڵام پێشنیاز دەکەم کە بتوانن چوار پۆلیس و چوار باغەوانی بۆ دابنێن و سەر بە دەستگایەک و دائیرەیەک بێت و نەسریەکی بڵێن کەمی هەبێ ماگانە ئەگەر هەر بڵێن 300 هزارێکی هەبێ بۆ تەئمیرکردنەوە ڕێخستنی ئەمە وا دەکاتن هەم ببێتە گوڵ و گوڵزار بۆی کە وەفدێک هاتە کۆیە هاتە کوردستان ئێمە بە شکۆوە بیهینە ئێرە وەک ئەوە نەبێ هەموو قڕ و لیتەی لەسەر بێت بۆی ئەمە کە دەچینە وڵاتان دەبینین هەمووی بە سیستەم کراوە بە دەستگا کراوە تەنانەت لە زۆر شوێن هەیە دەبێ بە بیتاقەتەوە بچی تەمەشای گۆڕی شاعیرێکیان نووسەرێک بکەی لەبەرەوەی کە داخلی حوشە دەکە دەبی هەمووی گوڵ و گوڵزارە قاوەخانەی تایبەتی تێدایە کتێبخانەی تایبەتی تێدایە کەلوپەری ئەرشیفی تێدایە ئەوانە هەمووی وا دەکاتن هەم سەرنجی گەشتیارانی ڕابچێشێت هەم ئەو گەشتیارێک کە هات هەست بە هەیبەتێکی زۆر دەکات لە چاوی بڵێن ئەو شوێنەوە میلەتەکەش دەخوێنێتەوە بۆیە هیوادارم کە ئەمە بکرێ و ئەمەش تێسوێکی قورس نییە دواتر ئەو 5 نەفەری کە لێرە دادەمەزرێن نەقل دەکرێن ڕۆڵی ئەو وڵاتەنە ئەوانی سودمەند دەبن و لە پێناوی ئەوەی خزمەتی ئەو شوێنەش دەکەن هیوادارم ئەو پەیامەمان بگاتن و بە زەدی کاری لەسەر بکرێ دکتۆر ئەوەی کە دڵدار شاعیر لەو تەمەنە کورتە توانی دەستکەوتە گەورەیە و ناوبانگە دروست بکە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە هۆکارەکەی بۆ دەگەڕێتەوە کە بەڕاستی ئەو دیێڕە شعرێکی هەیە دەڵێت تێ کۆشە دائیم هەروەکو هەنگ بە لە مەیدانی ژین ئامادەی جەنگ بە یعنی ئەوە وەکو دەقێکی مقدەس دڵدار هەمیشە لەگەڵ خۆی وتویەتی و هەروە زۆر بە ژیانێکی سەخت و قوربەسەری تێپەڕ بوو ئەو کاتی بە پاسی تەختەکە لە کۆیەوە گەیشتە بەغدا لە بەشی حقوق خوێندویەتی زۆر سەخت بووە تەنانەت باس لەوە دەکرێت مەسعود محەممەد باسی ئەوە دەکات دەرێ دڵدار ڕۆژێکی بەڕاکە ڕاگ هات نیان دێژ لێ ئەزمون لە ئیمتحانەکە دابنیشی لەبەر ئەوەی زۆر تەخیر ببوو دواتر لێم پرسی بۆچی ئەو هاتە ئەخیر بووتی من پارەی پاسم پێ نەبوو بەڕاکردن هاتوون نزیکەی نیم سەعات 40 دقا بەڕاکردن هاتوون بۆ ئەوی پێڕابگەم بێمە کولێ حقوق و باسی ئەوەشی کردووە دەڵێ زۆر شەویش هەبوو لە پارەی لەفەیەکی نەبوو ینی بە برسەتی دەخەوت بەڵام لەگەڵ ئەوشدا هەوڵی دەدا بەردەوامیشتی دەخوێندەوە هەوڵی دەدا خۆی فێرە چەند زمانێک دەکرد وارووا شعری دەنووسی تێدەکۆشا بۆ میلەتەکەی خۆی وێ لە تەمەنی گەنجی لە تەمەنی 20 ساڵی بیرەوەری خۆی زۆر بە جوانی نووسیوەتەوە ئەو لە ساڵی 1970 لەدایک بووە 1940 کۆچی دوایی کرواتە لە تەمەنی 30 ساڵی کۆچی دوایی کردو بەڵام بەخشەکانی شعر جوانەکانی شعری ئەی ڕەقیب تەنانەت تاکوی ئێستا دەستنووس و کۆمەڵشتیشی ماوە ئەمە نیشانەی ئەوەیە کە مرۆڤێکی زۆر گەورەتر و باڵاتری لێ دەردەچوو ئەگەر تەمان ڕێی پێ بدا بواە بەڵام بەو تەمەنەش توانیوێتی شتێکی جوان بۆ میلەتەکەی بکە.